بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. لخزمة كتابنا يا بأذكار إمام النووي وتاركاني بيشو باسي ذكري چون لسر أو هاتنا الدر ولا سر أو ما نكرد ئیتر ئیمام ئەچێتە سەر باسی دەستنوێژ باسی ذکری دەستنوێژمان بۆ ئەکا ئەفەرمێ هەر کەسێ ویستی ئاوی دەستنوێژ بەکاربێنێ بە سەرەتا سونەتە بسم الله بکات و پێشتریش باسمان کردووە. ئەفەرمێ سونەتە لە ئەوڵەوە بڵێ بسم الله الرحمن الرحیم ئەگەر تەنها وشەی بسم اللهش بڵێ کفایەتی ئەکا. ئەصحابی ئێمە لە مەذهبی ئیمامی شافعی فەرمویانە ئەگەر کەسێک لە سەرەتای دەستنوێژەکەی وشەی بسم الله لەبیر چوو با لە ناوەڕاستە جێبەجێکە، بەڵام ئەگەر لە دەستنوێژەکەی لە سەرەتای دەستنوێژەوە لە بیری چوو لە ناوەڕاستی دەستنوێژەکە جێبەجێکە، ئەگەر نەیکرد هەتاوەکو لە دەستنوێژەکە بووە ئەوە ئیتر ئەو کاتە ناتوانێت بیکات و چونکە مەحەلەکەی خۆی نەماوە ناتوانێت وەکو قەضا بیگێڕێتەوە. بەڵام دەستنوێژەکەی دروستە سەواء بە عەمدی تەرکی کردبێ یا بە سەهو تەرکی کردبێ، ئەو مەذهبی ئێمە و مەذهبی جمهوری زانایانی مەذاهیبەکانی تریشە. لە مەسئلەی بسم الله لە ئەوڵی دەستنوێژەوە کۆمەڵی فەرمایشت هاتوون، فەرمایشتەکان زۆرێکیان لاوازن، حتا ئیمامی ئەحمەد ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ فەرموویەتی نمبینیوە لە بسم الله پێش دەستنوێژەوە فەرمایشتێکی صحیح هاتبێ، بەڵام لەبەر ئەوەی لە فەضایلی ئەعمالە و پێشتر باسم کردو بە تەفسیل دروستە ئینسان بسم الله کە بکات. ڕوايتێکمان هەیە لە ئەبوو هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کە ئەبوو داود و غەیری ئەویش ڕوايەتیان کردو ئەفەرمێ لا وضوء لمن لم يذكر اسم الله عليه، دەستنوێژی کەسێ دروست نییە ئەگەر بسم الله نەکات. چەندین ڕوايەتی تریش هاتووە لە سعیدی کوڕی زەیدە و ئەبی سعیدە و عائیشە و ئەنەسی کوڕی مالیکە و سەهلی کوڕی سعدە و غەیری ئەوانە ڕەزا ڕەحمەتی خوایان لێبێ کە لە سونەنی بەیهەقی ئیمامی بەیهەقی کە لە پیاوە گەورەکانی مەذهبی ئیمامی شافعی لە حەدیثە ئەفەرمێ هەمویانی هێناوە و فەرمووشێتی هەر هەمویان سەنەدەکانیان ضعفێکی تایە. لە سەرەتای دەستنوێژەوە ئینسان چی بڵێت و چی بخوێنێ؟ هەندێک لە ئەصحاب عولەمای با بڵێن زانایانی مەذهبی ئیمامی شافعی کە یەکێکیان ئەبوو فەتحی مەقدسیە فەرموویەتی ئینسان لە سەرەتاوە سونەت وهایە کە شایەتومان بێنێ بڵێ ئەشهەدو ئەن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله. ئەفەرمێ ئیمامی نەووی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەم قسەی کە ئەبوو فەتحی مەقدسی فەرموویەتی ئیشکالێکی نییە ئەگەر ئینسان بێڵێت وەکو ذکرێک بۆ خۆشایەتومان بێنە قەی ناکە، بەڵام لە هیچ فەرمایشتێکی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم ثابت نەبووە، بۆیە ئەصحابی ئێمە و غەیری ئەصحابی ئێمەش ئەو ذکریان لە سەرەتای دەستنوێژەوەدا نەناوە. ئەی لە دوای دەستنوێژ بڵێچی ئیمام کۆمەڵە فەرمایشتی هێناوە ئەفەرمێ یەکەم فەرمایشتیان ئەوەیە سنەتە ئینسان بڵێ ئەشهەدو ئەن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله اللهم اجعلني من التوابين واجعلني من المتطهرين. سنة أما بلا سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك. سنة أم ذكر بخيانة أفرمي بشي كمي لصحيح مسلمة هاتوا هر كسيك شايتو من بين لدواي دزنيش إلا هر هج درجة بهشتي بو أكريتو. فرماشتك الصحيحة ولا صحيح مسلمة هاتوا و ترمذي روايتي هنا وكأيج اللهم اجعلني من التوابين واجعلني من المتطهرين، أو الروايتين ترمذي هر صحيحة. الرواية كانت تلك سبحانك اللهم وبحمدك إلا قلايا، أو روايتنا ضعفك لسنة كان هي بلام أكري كاري بي بكري وكدوي بي بكري. أفرمي الرواية كدار قطني هنا يأتي لابن عمر وأفرمي هرش كزبلي دزنيجي قلت وتي أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله بيش أو يقصبك أخوالها مبناها كان أبوري، والله روايتك عينا ضعفك تيايا وتأجر قصج بكري لو بين هر أكري. حتى للرواية أفرمي أجر بيني أودو دزنجة شن جناهي كتب خوالي أبوري، بلام الرواية كان الصحيح مسلم مطلقة كخوي قول له هر شيء جناهيتي أبوري نقل نيوان دزنجة بودزنجة كتير. لمسند إمام أحمد هاتوا كالرواية أنس وأفرمي هش كسي دزنجة كي جوان بقري سيجر بلا أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله همو درجة كاني بهشت هر هج درجة كيبو أكرينه. أفرمي للرواية اشترى هاتوك أبو نصر المقدسي أيضا هنا يأتيك صلوات دان لسر بيغمريان صلى الله عليه وآله وسلم سنته قوليك إنسان
بتوانێت لە دوای دەستنوێژەکانی جێبەجێکە. ئەفەرمێ ئەم ذیکرانە وەها باشە ئینسان ئیمامی نەووی ئەفەرمێ هەندێک لە ئەصحابی مەذهبیش ئەوان وتووە کە ڕوو بکەیتە قیبلە اینجا ئەم ذیکرانە بخوێنی، اینجا ئەشهد أن لا إله إلا الله بخوێنی، اینجا اللهم اجعلني من التوابين واجعلني من المتطهرين بخوێنی، و باشترە سنە ڕوو بکەیتە قیبلە ئەم ذیکرانە بخوێنی. لە کاتی دەستنوێژە ئایا هیچ ذیکرێک هەیە؟ ئێمە سەرەتا بسم اللهمان کرد، لە کۆتاییش ئەم ذیکرانە ئەی لە ناو دەستنوێژەکە لە کاتی دەستنوێژەکە ئایا هیچ ذیکرێک هەیە؟ ئەفەرمێ کۆمەڵی دوعای زۆر هاتووە لە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم، فقەها لە کتێبەکانیانە زۆر باسییان کردووە، بەڵام ئیمام نەووی ئەفەرمێ هیچ یەکێک لەوانە ثابت نییە لە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم. ئەفەرمێ دوعاکانیش بەم شێوازەیە کە ئینسان یەکەم جار کە بسم الله کرد ئەڵێ سوپاس بۆ ئەو خوای کە ئاوی کرد بە پاککەرەوە، کە مەزمەزەی کرد ئەڵێ خوای گیان تێر ئام کە لە ئاوی حەوزی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم، کە کاتێک ئاوی لە لوتی وەردا ئەڵێ خوای گیان بێبەشم نەکەی لە بۆنی نعمەتەکان و بۆنی بەهەشت، دەموچاوی شۆرد ئەڵێ اللهم بيض وجهي يوم تبيض وجوه وتسود وجوه، خوای ئەو ڕۆژەی هەنێ دەموچاو سپی ئەبن و هەموو هەنێ دەموچاو ڕەشە بن، دەموچاوی من لە سپیەکان بگێڕە. کاتێکەوە دەستەکانی ئەشوە هاوارەکە اللهم أعطني كتابي بيميني كلا راسي أشوى لا يتشبيشي يا ربي خواهيان كتابي نام يعمل ندي بلا يتشبمو مسحي سرأكا اللهم شعري اللهم حرم شعري وبشري من النار كاتي جوكاني مسح أكا اللهم اجعلني من الذين يستمعون القول فيتبعون أحسنه خواه بنجر لو عبداني كيوان لقسكان أبيت تنها شوان قسيك كون كباشو تشاق بي إنجا هردو قاتشكاني كاتي كأشوى أفرمي اللهم ثبت قدمي على الصراط خواه هردو قاتشكانم لسر پردی صراط سقام گیرکە و ڕاگیربکە. ئەفەرمێ ڕیوایەت زۆر لەم بابەتەوە هاتووە لە عەمەل اليوم والليلة نەسائی ابن سنی هێناویانە، فەرمویانە ئینسان وا سنەتە لە کاتی دەستنوێژە ئەم دوعای بخوێنێ. پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم ئەبوو موسی ئەشعەری گێڕێتەوە وڵی گوێم لێ ئەم دوعای خوێن، فەرمووی اللهم اغفر لي ذنبي ووسع لي في داري وبارك لي في رزقي. خوای گیان لە گوناهەم ببورە، ماڵەکەمم بۆ گەورە بکە، ووسع لي في داري. هەندێک فەرمویانە لە شراحی حەدیث فەرمویانە یعنی خوای ماڵێکی گەورەم بدەرێ، هەندێک تر فەرمویان ووسع لي في داري، وا بکە کە لە ماڵەکەی خۆما جێگەم بێتەوە. سبحان الله، ئینسان جاری وایە مەهما کان ماڵەکەی گەورە بێت جێگەی نابێتەوە لە ماڵەکەیە. جارێک ئافرەتێک نەخۆشکەوتو بوو هێنابوویان ماڵێکی زۆر گەورە و قەسرێکی زۆر گەورە، هەرچی ئەکرد نەئەتوانی لەناو ئەو ماڵە ئۆقرەی نەئەگەر یەک دەقیقە لەناو ماڵەکەی خۆیان دابنیش. ئەی ماسە حاڵەتێکم بۆ دروست بووە نازانم لە ماڵەکەی خۆمە ناتوانم دانیشم. ئەم فەرمایشتەم بیرەکەوتەوە ووسع لي في داري. بەخوا جاری وایە ئینسان لە کوخێکا جێگەی ئەبێتەوە، بەخوا کەسی وایە لە شارێکا جێگەی نابێتەوە. بۆی ئینسان دائما ئەم دوعای بکە ووسع لي في داري، خوای گیان ماڵەکەی خۆم وەها لێ بکە کە جێگەم بێتەوە تایە. وبارك لي في رزقي، خوای گیان ڕزقەکەشم زیاد بکە و بەرەکەتی تێ بکە یا رب العالمین. ئەڵێ وتم ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم، ئەبوو موسی فەرمێ گوێم لێ بوو ئەم دوعایەت کرد، قال وهل تركنا من شيء، ئایا هیچ شتێک هەیە ئیتر ما بێتەوە؟ ئەو دوعایە هەمووی گرتوێتەوە. ئەفەرمێ ئەم فەرمایشتە کاری پێ ئەکرێ، بەڵام هەندێک لە زانایان بەتابەتی نەسائی ڕەحمەتی خۆی لێ بێ فەرموویەتی ئەم دوعایە وا سونەتە عینەن لە دوای دەستنوێژ بکرێ. واتە دوای ئەوەی وتێ ئەشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله اللهم اجعلني من التوابين واجعلني من المتطهرين. لو كانت السنة إنسان أم دعاء بخيانة وكبل اللهم اغفر لي ذنبي ووسع لي في داري وبارك لي في رزقي، أم دعاء السنة الدعاء وأنا بكره أجرتي حدثك ضعفێکی بچووکی تێ، بەڵام بە قووەتە لە ڕووی ئەوەی کە ئەتوانرێ کاری پێ بکرێ و ئیشی پێ بکرێ. و فەرمایشتەکەش ئەوە ئەگەیەنێ لەفزی فەرمایشتەکە وەکو ئیمامی نەووی ئەفەرمێ کە لە ناوەڕاستی دەستنوێژەکەشا بتوانی بیکەی، وەکو ڕەئی هەندێک لە زانای تر کە فەرمویان لە ناوەڕاستی دەستنوێژەکە ئەکرێ، وەکو لە ڕوایەتەکە عەرزم کردن و بۆم باسکردن. داوامە لە ذاتی پاکی پەروەردگار لە نووری ئەم کتێبە بەشمان نەکات و لێ ئەپاڕێنەوە لێ ئەلاڵێنەوە خوایە ئەم کتێبە بکەرە نووری ماڵمان، نووری دڵمان، نووری گۆڕمان، نووری شار و وڵات و نیشتیمانمان. خوای گیان بەرەکەتی ئەم کتێبە بەسەر ئومەتی پێغەمبەری خوای صلی الله عليه وآله وسلم پەخشکە یا ربی خوای ئەم فەرمایشتانە کە ئەچینە خزمەتیان هەمویان بکەرە چرای ڕۆشنمان، بیکەرە هۆکاری نزیک بوونەوەمان لە ئەصحاب و لە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم هیدایەتمان زیاتر کە بەهۆی ئەم کتێبەوە
آمين آمين والحمد لله رب العالمين.